بنای خۆی بەخشندەی مهرەبان ئێمە ئەمڕۆ سەردانی لە خۆشخانەی میهرەبانیمان کرد. لە ڕاستیدا وەکو لە عەرەبی دەڵێ الئیسم عەلە المسەمە، ناوەکەی خۆیان بە خۆیانەوەیە، میهرەبانن. بە قەناعەتی من نەخۆش کە ڕوو لە جێگایەک بکا بۆ چارەسەر، کاتێک کە پێشوازی گەرمی لێ دەکرێ و بە نەرمونیانی تەعاملی لەگەڵ دەکرێ، خۆی لە خۆی بەشێکە لە چارەسەر. ئەوەی ئەوڕۆ لەو خەستەخانەیە بینیمان جێگای دڵخۆشیە کە لێرە هاوکاریەکی باش هەیە و استیقبالێکی باشی نەخۆش هەیە و نرخەکان بەنسبەت نەخۆشکە و پارەیەکە سەرفی دەکا پارەیەکی ڕەمزیە، چ دەرمان بی چ بەنسبەت برای فاسی پزیشکی بی. بۆیە من زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆ سەردانی ئێرە بکەن لە نزیکەوە ئەم کارە ئەم خزمەتگوزاریە پڕبەهایەم بینی. ئێمە وەکو مسلمان خوای تبارەک وتعالی لە قورئانی پیرۆز دەفەرمێ ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. ئەو ئایەتە ئەگەر لێکدانەوەی وردی بۆ بکەین، خودی کاری پزیشکی، کاری پەرستیاری دەگریتەوە لەبەر ئەوەی ئەوان دەبنە هۆکاری ئەوەی کە نەفسی خەڵک ڕزگار بکەن و خەڵک لە نەخۆشی بپارێزن. و گومانیش لەوەی دانیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی هانداوە لە کاتی نەخۆشی بۆ ئەوەی سەردانی پزیشک بکەن، دەرمان وەربگرن. ڕاستە چارەسەری پزیشکی لە سەردەمی ئەو وەکو ئێستا نەبووە و پشکنینەکان وەکو ئێستا نەبووە، بەڵام لەگەڵەوەشەوە فەرموویەتی عیباد الله تەداوە، ڕۆن دەرمان وەربگرن، فإن الله لم يضع داء إلا وضع له دواء. و ئەگەر بگەڕێنەوە بە بۆ کتێبەکانی زانایانی ئیسلام، کەسێکی وەکو عەزی کوڕی عەبدولسەلام کە زانایەکی ئوسولی زۆر معتەبەر بووە لە قەرنی پێنجەم شەشەمی کۆچیدا بووە، باسی ڕۆڵی تەبیب دەکا. ئەڵێ چ تەبیب چ فەقیه یاکوت مجتەهید، هەردووچیان ئەو علمی کە پێیانە لای خوای تبارەک وتعالی و علمە دانراوە، و چ ژیانی خەڵک، پاراستنی ژیانی خەڵک و چ پاراستنی دینی خەڵک، هەردووچیان لە مەقاسیدی شەریعەتی عوزمای ئیسلامدانە. بۆیە من لە کۆتاییدا دەڵێم دەستخۆشیتان لێ دەکەم و جەنابی دکتۆر دلێر من لە ڕاگەیاندنەکان بینیوە کە باسی خەستەخانەکەی خۆی کردووە، باسی ئەو تیمەی کردووە کە لەگەڵێتی تەڵەبەی ئێمە بوو لە عەدەدە کوردستان کاتی خۆی کە من دەرسم پێدەڕۆ، هەر ئەوەی لێرە چاو دەکرێت لە کاتی تەڵەبایەتیش کەسێکی هێمن و لەسەرخۆ، کەسێکی بەڕەوشت بەرز، قەت ڕۆژێ مامۆستایەک نەیگوت دانیشە یاخود هەستە یا بۆ ئەرکرد نەکردیە، ئەو وەکو پێویستەکەی خانی خۆی جێبەجێ دەکرد، وەکو ڕەفیقەکانی دڵسۆز بوون لە بۆ خوێندن و ئەو ڕۆژ دەبینین کە خزمەتی میلەت دەکەن، جێگای فەخری ئێمە وەکو مامۆستایان. وآخر دعوانا الحمد لله رب العالمين.